ئامادەیەکەمان لە ساڵی 76 دامەزراوە. بەشەکانی کاتی خۆی پێکات بوو لە بەشی کارەبا و ئەلکترۆن، بەس لەبەر ئەوەی قوتابی بەشی ئەلکترۆنمان نەبوو، ئەلکترۆنمان داخست کردمانەتە چاکردنی کۆمپیوتەر. و ژمارەی میلاکمان لە قوتابخانەکەمان 51 مامۆستا و فەرمانبەرە، 37 مامۆستایە و 14 فەرمانبەرە بە پاسەوانەوە، یان تەبعاً بەردەستمان ئێستا نییە، بەس پاسەوانێکمان هەیە لەگەڵ 14 فەرمانبەر کە ئەوان چاکەرەوەی کارەبان. ژمارەی قوتابیانمان لە ئامادەیەکەمان 152 قوتابیە. ئێمە بەهۆی ئەوەی کە ساڵانە ناتوانین لە 2 پۆل زیاتر قوتابی وەرگین، بۆیە ژمارەی قوتابیمان وا دابەزیوە، بەهۆی ئەوەی قوتابخانەکەمان خۆی ئێمە ساحەبی قوتابخانەین و 2 قوتابخانەیەکە میوانمان لەگەڵە، جێگاکانی بەتەواتی بەرتەسک بۆتەوە، ساڵانە تەنها دەتوانین 2 پۆل وەرگین، بۆیە ژمارەی قوتابیمان لەو ئاستەدایە. ئێمە ئاستەنجی تاومان ئاستەنگمان هەیە لە قوتابخانەکەمان، ئەویش لە ڕووی مەواد و دەوراتی مامۆستا، چونکە بەڕاستی مامۆستای ئەو مامۆستانەی کە هەمان هەمووی لەسەر ئەو سیستەمی کۆن ڕاهاتوون و دەرسیان وتوتەوە، هەتا ئێستا نە مەنهەجمان گۆڕاوە، نە مامۆستاکانیش پەرەیان پێدراوە بۆی بتوانن کە لە سەر شێوە ئەو بازار چی پێویستە مامۆستا بتوانێت ئەو قوتابیەکان لەسەر ئەو شێوازەی ڕابهێنێت. ئاستەنگەشی کە ئەوەیە لەناو قوتابخانەکەمان ئێستا 2 قوتابخانەی کەمان لەگەڵە، ئێستا ئەمە بووین بە ینی ئەو قوتابخانە بوون بە کێشە بۆمان، چونکە بەڕاستی ئامادەی پیشەسازی دەوامی ناکرێت لە سەعات 8ەوە بۆ 12 بێ. ئێمە ئەوەمان عەدەدی بەشەوانەمان زیاترە لەوەی کە بەو ماوەیە تەواو بێتن، دەبێ ئەمە کاتی خۆی داوامان لە سەعات 8ەوە بۆ سەعات 2 شتێک یاڵە داوام تەواو دەبوو، بەڵام ئێستا ناچارین ئێمە لە دوای سەعات 12 قوتابخانەکەمان بەجێ هێڵین بۆ ئەو قوتابخانەی کە دوایمە داوام دەکات. بۆیە بەڵکو ئەگەر بکرابە، ینی بکرابە و ئاستەنگە هەڵگیرابە، زۆر ئەوەشی باش بوو. لە ڕووی مەوادیشەوە، ینی مەوادیش وەکو پێویست دەبەردەست نییە بۆ ڕاهێنانی قوتابیان. و ئێستا ئەوەکمان سیستەمی دوانە لەبەردەستە، عەلا ئەساس ئێمە قوتابیمان لەگەڵ کۆمپانیەکان وا ڕابێنین کە 2 ڕۆژ بچن لەوێ یان 3 ڕۆژ بچن لەوێ داوام بکەن، بۆی زانست و زانیاری تازە لەو شوێنانەوە بێنەوە و لەلای ئێمەشەوە مامۆستایانمان سەرپشتیان بکەن و بتوانین بۆ بازار ئامادەیان بکەین. ینی ئەگەر ئاوا بێت دەتوانین ئەمە ئەو قوتابیانی کە لێرە تەخەڕوج دەکەن بۆ بازار ئامادەیان بکەین، ینی ئەگەر بێت و تاینیش نەبنیە دانش نەمەزرین لە شوێنە لە کۆمپانیەکان دەتوانن خۆیان بەڕێوەبەرن، چونکە ئەوانە قوتابیمە هەم زانستەکەی فێر دەبێت هەم پیشەکەش ئەگەر تەخەڕوج دەکەن، ینی زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئامادەیەکانی کە ینی قوتابی لێرە ئەگەر تەخەڕوجی کرد دەتوانێت هەم شەهادەکەش بەدەست بێنێ و هەم پیشەیەکی بەدەست بێنێت بتوانێت خۆی بەڕێوە بەرێت. سەبارەت بە دەرچوانی ئامادەیەکەمان، دەرچوانمان ئێستا ئەوەی کە دەردەچێتن محاولەی ئەوەی دەکات لە کۆلیژ و پەیمانگا وەربژێت، زیاتریان لە کۆلیژی تەکنیکی و ئەو ساڵ قوتابیمان لە کۆلیژی تەکنیکی وەرگیرەوە و لە پەیمانگای تەکنیکی وەردەگیرێن. یعنی ئەگەر بێت و ئەمە ئەو قوتابیانە کە لەلای ئێمە تەخەڕوج دەکەن خۆی دەردەچن، ئەوە قوتابیانە کە لەلای ئێمە دەردەچن، ینی پێویست ناکات وا بە باش دەزانن ئەوانە کادیری مامناوەندن بۆی کۆمپانیا و ئەو شەریکات و ئەو شوێنانی کە پێویستیان پێ هەیە ئەوانە بتوانن لەو شوێنانە دابمەزرێن و بژێوی ژیانی خۆیان ئەوە پەیدا بکەن و هەم
دەستوانن ئەو قوتابیانێک کە ئاستی بەرز دێنن بچن لە کۆلیژ و پەیمانگەکان درێژە بە خوێندنی خۆیان بدەن.